پاڵپشتی و یارمەتیەکان بۆ کۆبانێ پشتگیری لە عەفرین و پشتیوانی لە کوردانی باکوور و پارچەکانی تر و هەڵوێست و یارمەتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا بۆ هەموو بەشەکانی تری کوردستان چەندین جار یەکێتی تووشی کێشە و دۆخی نەخوازراو کردوتەوە، بەڵام یەکێتی بەردەوامە لەو ئەرکانەتەوەیە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت بەردەوام دەبین، پرسە نەتەوەیەکان لە سەروی هەموو پرسێک دەبینینەوە. ئێمە بۆ کوێچێتی نیشتیمانی کوردستان باوەڕمان وایە کە ئەو پرەنسیپانێک کە یەکێتی لە پێناو خەباتی کرد لە پێناو قوربانی داوە، ئەمیش دەستکەوتە بۆ خەڵکی کوردستان بۆ خاچی کوردستان هەر پارچێشتری کوردستانی شەبێ ئەندازیاری ئەم ڕێخستنەوانە چ لە باکوور چ لە ڕۆژە هەرار لە ڕابردوو وەچ لە پشتگیری یەکێتی بۆ ڕۆژئاوا هەموو ئەمانە دەتوانین لە ئەم ڕێچکەی پەیڕەوانی مامین بۆی بەردەوامیش دەبێن لەسەر ئەم پشتگیریە بۆ هەر پارچەیشتری کوردستان بە تایبەتیش بتواندرێت دایلۆگ لە بینە ڕێخێن لە چوارچەوەی ئاشتی دەستەبەری مافە نێتەواتی و نیشتیمانیەکان بکرێت. بەردەوام دەبین یەکێتی لە ڕابردوو تا ئێستا یەکێتی بۆ ئەو پاڵپشتی و هاریکاریانەی کە بۆ بەشەکانی تری کوردستان دەیکات قوربانی زۆری داوە، بەڵام بەردەوامیشە یەکێتی دەڵێت دەبێت پشتیوانی داخوازی ڕەواکانی خەڵکی خۆمان بین لە بەشەکانی تری کوردستان. بێگومان بە ئەرچی سەرشانی خۆمان زانێت چ لە ڕوانگەی مرۆڤایەتی چ لە ڕوانگەی نەتەوەی کە ئێمەش پشتیوانی لە مافە ڕەواکانی گەلەکەی خۆمان بکەین. ئەو پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ مافە ڕەواکانی کورد لە پارچەکانی کوردستان هەمیشە داگیرکەرانی کوردستانی نیگەران کردووە، هەمیشە داگیرکەرانی کوردستانی هەندێک جار هەر کردووە، واتە دژایەتیکردنی دەوڵەتە داگیرکەرەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕوانگەی هەڵوێستە نیشتیمانی و نەتەوەیەکانی یەکێتیەوەیە هیچی ترنە. لە سەرەتای هاتنی داعش و نزیک بوونەوەیان لە کۆبانێ یەکێتی وەک تاکە هێزی کوردی درێخی نەکرد لە یارمەتیدانی شەڕڤانان لە ڕووی چەک و پێداویستەکانی تر. لە کاتی داگیرکردنی عەفرینیش یەکێتی جیاواز لە هەمووان قوربانی گەلی عەفرینی بەبەر خودان لە قەڵەمدا و هێرشی سوپای تورکیاش بە داگیرکاری. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.